گەرمبوونی گۆی زەوی، زیادبوونی فەزەڵات و مەوادی پلاستیک و دووکەڵی شەریکات و دووکەڵی سیارە و دەیان سەرچاوەتر بۆ پیسبوونژنگە وای کردووە ژیان لەسەر گۆی زەوی بکوێتە مەترسیەوە. کۆنگرەیەکی زۆر گەورە تقریبان هەفتەیی بەسترا ئەو ڕۆژەیان ناونا بە ڕۆژی ژینگەی عالەمی. لەو ساڵەدا ساڵی 1975 هەتا ئیسە پسپۆڕەکان، ڕێکخراوەکان، حکوومەتە معنیەکان، خێرخوازەکان هاوار دەکەن بۆ میلەتانی سەر زەوی ژینگە بپارێزن. ژینگە نەپارێزن کارەساتمان بەسەراتێ. ئەو کارەساتەوە وردە وردە دوای 30 ساڵێک ئەوە تاالێ سەرەتاکانی دەرکەوتووە. ئەم پەتای کۆرۆنایە، ئەم بسیبەتە، ئەم تاعونە، ئەم دەردە کەیسە هەموو دنیای بە دەستەوە زەلیل بووە. یەکێکە لە نەتیجەکانی پیسبوونی ژینگەوە دەیان نەخۆشی تر، دەیان دەردی تر بەهۆی ئەکە بە ڤایرۆسی بێ ئەکەر مایکرۆبی بێ لە 100% بەهۆی پیسبوونی ژینگەوەیە. داوا لەبەرەوە داواکارین، تکا دەکەین. لە خۆمە دەست پێەکەم هەمومان وەکو بیبلەی چاوەکانمان ژینگە بە هەموو پێکاتەکانی بپارێزین بۆ ئەوەی ئایندەی خۆمان و مناڵمان و داهاتوومان نەبێتە دۆزەخ وەکو ئیسە بۆتە نیوە دۆزەخێک. مێژووی سەرهەڵدانی پەتا و کارەساتە سروشتیەکان تەبعاً دێرینە، بەڵام دەرکەوتنیان لە مێژووی تازەیە بە شێوەیەکی بەربڵاوترە. ینی تەبعاً نزیک ئەتوانی بە زمانی سۆسیۆلۆژی قسە بکەی بڵێ وەکو دیاردەیەکی لێ هاتووە. ینی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە 2000 ساڵی پێشووە لە سەدەی دووە جارێک بۆ دوو جار پەتامان هەبووە. سیرکە لە مێژووە ڕێژەی دەرکەوتنیان زۆر کەمە بەراورد بە سەردەمینوە. لەو وەختە دوو جار هەمان بووە، جارێک بۆ دوو جار هەمان بووە. لە سەدەی 6 دیسانەوە هەمان بووە، لە سەدەی 8 دیسانەوە، ینی دوای 2 سەدەی تر دیسانەوە هەمان بوو، لە سەدەی 14 دیسانەوە ئەمان بێت. پاشی ئەوە لە کاتی دەرکەوتنی سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازیە و لە دوای ئەویش برەودان بە پیشەسازی لە ناو بازنەی سیستەمی سەرمایەداریە پەتاکان زۆر زیاترە بن لە حەدی خۆیان، حتا یعنی نزیکترینیان لە 1003 لە سەدەی تازەیە 4 بۆ 5 جار هەتاوەکو ئێستا لە ماوەی ئەم 20 ساڵە ئێمە ڕوبەڕووی پەتای ڤایرۆسەکان بووینەتەوە. ینی ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە مەترسی ئەو دەستکاریکردنە بەرفراوانەی سروشتمان پیشان ئەدا لەلایەن مرۆڤەکانەوە کە بێگومان سیستەمی سەرمایەداریە ماکە. سروشت عەقڵمەندە، وەشیارە و کاردانەوە پیشانەدا، بەڵام ئەمە تا ڕادەیەک دانەپاڵێکی بەشەریە، ینی ئەم سیفاتانە سیفاتی بەشەریەوە درێتە پاڵ سروشت. لە ڕاستیە سروشت بە یاسای بیرکاری و لۆژیکی کار ئەکا، هاوکێشی تایبەتی خۆی هەیە و کاتێک بە خراپی مامەڵە لەگەڵ سروشتا ئەکرێت، جا هەر شتێک، هەر بوونەوەرێک، هەر بوونێک کە لە سروشتا هەیە بە زیادە دروست نەکراوە، وەکو دەرکەوتۆ علمیش پیشانی دا و دینەکانیش پێشتر پشگیری ئەم بۆچوونەیان کردووە. کاتێک دەستکاری سروشتەکرێ بە شێوەیەکی بەرفراوان، هاوسەنگی سروشت ئەشێوێنرێ، هاوکێشەکانی سروشت، یاسا سروشتەکان کە بە گوێرەی کار و کاردانەوە ئیشەکەن هاوسەنگیان تێکەچێ و کارەسات دروستەکە، کەش و هەوا تێکەچێ، پەتا دروستەکە. ئەمە ئەشێ ینی کە لە ڕابردووە پەتاکان ڕێژیان کەم بووە پەیوەندی بەوە هەبوو بێ کە دەستکاریکردنی سروشت لە زەمەنە کۆنەکانە بەراورد بە ئێستا زۆر کەم بووە، ئەوە معلومە. بەڵام وەک ئەبینین لە دوای سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی و دەستکاریکردنی سروشت و پەلاماردانی سروشت بەو ئەندازە وەحشەتناکەوە کە سیستەمی سەرمایەداری ئەیکا، ڕۆژەی پەتاکانیش ڕوونە زیادی کردووە. گرنگە بەشەر بیر لەوە بکاتەوە، وەکو عەبدوڵڵا ئۆجەلان ڕای وایەوە لە دوای ئەویش ریڤان و حەراری دیسانەوە لەم ئەخیرانە کۆمەڵێک چەند کتێبێکی نووسی و کۆمەڵێک سیمیناری کردووە لە چۆنە جیاوازەکانی عالەمە، زۆر جەخت لەسەرەوە کات و ئێمە پێویستمان بە کۆمیتەی نێونەتەوەیی و نێودەوڵەتی هەیە، دروستکردنی قواری نێودەوڵەتیە بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتیەکان و بۆ ئەوەی ینی سنوورێکدا بنرێت کۆمەلگا بەشەریەکان بە ئەندازەی پێویستی خۆیان کەڵک لە سروشت وەربگرن، نەک بە کەیفی خۆیان بەو شوێ وەحشەتناکەی کە سیستەمی سەرمایەداری پەلاماری ئەدا. و بۆ مەسەلەی تەئسیری
پەتاکە و ڤایرۆسەکە لەسەر سروشت ئەوە ڕوونە وەرگرتنی دەرەنجامێکی زۆر سەرەتایە لێوە کە سروشمان بۆ پاکاتەوە لە مەرحەلەی سەرەتاوە کە دەست هەڵەگرین لە کارکردن لە کارگەکان ئەوەستن هاتوچۆی سیارە و ئەنواع مەکائینە جیاوازەکان ڕائەوەستێت سروشت هەناسەیەک ئەدا تا حەدێک پاکە بێتەوە بەڵام یەک ئیشکالمان هەیە کە ئەمە پێشتر لە مێژووە ڕووی داوە ئەوشەوەیە لە دوای جەنگەکان تەبعاً ئەمە ڕووی داوە ئینسان لە دوای ئەمەوە بە شێوەیەکی وەحشیانەتر دیسانەوە ئەکەوێتەوە گیانی سروشت و بەرهەمهێنانی پیشەسازی